حەزەکەم ڕوونکردنەوەی بەم لەسەر بابەتێک. بەڕێزانم، وەکو ئاشکرایە خەڵکێکی زۆر پرسیارەکە و لە ژنەی فتوای سلێمانی بڕیاری حرامکردنی یاریەکیان داوە بە ناوی پەبجی یان پۆبجی. ئەم یاریە کۆمەڵی خەڵکی سەرقاڵ کردووە. گەنجە بەڕێزەکان، حەزەکەم خاڵێکی سەرەکی بزانن هەموو شتێ لە ئیسلامە الأصل في الأشياء الإباحة. ئەسڵ لە هەموو شتێکە حەڵاڵە، دروستە بەکاری بێنی. ئەم مۆبایلی کە بەدەستی منەوەیە، ئەسڵ لە ئەم مۆبایلەیە حەڵاڵە، بەڵام ئەگەر من ئەم مۆبایلم بۆ کاری ناشەرعی بەکارهێنا، ئەم مۆبایلم بۆ بەکار ئەهێنا کەوا فلیمی خراپ و بەدڕەوشتی تێکەم و سەیریکەم، ئەو کاتە ئەم مۆبایلە بۆ من حرام ئەبێت. ئەم مایکەی کە لە بەردەستی منایە، ئەگەر باو بوو ئەم مایکە تەنها بۆ خراپەکاری بەکارەهێنرێ، ئەو کاتە ئەڵین کڕینی ئەم مایکە حرامە بۆ گەنجان. ئەو سەتەلایتی کەوا لە ماڵەوەیە حەڵاڵە ئینسان بەکاری بێنێت، بەڵام ئەگەر تۆ چوویتە قەناتە موشەفەرەکانت کردەوە و کاتت بۆی کڕی، مناڵ و خێزان و خۆت سەیری فلیمی بەدڕەوشتیت ئەکرد، ئەو کاتە ئێمە ئەڵین بەڵێ ئەو کارەی تۆ حرامە، ئەو سەتەلایتە بۆ تۆ نابێ بەکاری بێنیت. مەسەڵەی پەبجی و پۆبجی ئەم یاریە ئەسڵەکەی حەڵاڵە. گەنجی بەڕێز ئەتوانێ بۆ خۆی لە شەو ڕۆژێکا سەعاتێ دوان یاری پێ بکات، بەڵام گەنجێکیش لەولاوە ئەیوت نا هیچ کاتێ لە من ناگرێ لە شەو ڕۆژێکا 5 سەعات سەرقاڵە بم پێوەی. 5 سەعات. گەنجێک ئافرەتێک نامی بۆم ناردووە لە ڤایبەرەکەمەوە و وەڵامیشم نەداوەتەوە بۆ لەبەر ئەوە ویستم باسی بکەم. ئەڵێ وەڵڵا مامۆسا بۆ خاتر خوا وەڵڵایی وەبیللایی وەتەڵڵایی پیاوەکەم بۆ ماوەی 1 مانگا ئەسڵەن نازانێ ژنی هەیە، نەهاتۆتە ژووری نستنەکە و دەستی بەردەسم نەکەوتووە، ئەچێتە ژووری ئەو میوانە هەر لە سەعات 7 ئێوارەوە تاکوم سەعات 7 بەیانی ئەم پیاوە خەریکی یاریکردنە، خەریکی جنێودانن بە یەکتری لەناو ئەو یاریکردنەیە. چەند جا ئەچم ئەڵێم پیاوەکە ئێمە محتاجین بە تۆ وەرە ژووری خەوتنەکە بخەوە، وەرە بۆ لای ئێمە، ئینجا ئەکەوێتە تفلێکردن و جنێودان بەخۆم و بەدایک و بە کەسوکارەکەم. ئەگەر وای لێ هات گەنجە بەڕێزەکەم، ئەگەر وای لێ هاتەوە حرامە بەکارهێنانی ئەو یاریە. ئەگەر وای لێ هات تۆیە کە پۆلی شەشی مستەقبەلی دایک و باوکی تۆ هەمویان چاوەڕوانی تۆن، ئەڕوانە مستەقبەلی تۆ ببی بە دکتۆر، ببی بە مامۆستا، پارە لە تۆ یا سەرفەکەن، تۆش خوێندنەکەت وەلا ناوە ئەم یاریەش تا بەیانی بۆ خۆت خەریکی یاریکردنی بەیانیش کە من مامۆستای ئێوەم لە مەکتەب سەیرەکەم تۆ ئاگات نەک لە دەرسەکە نییە، تۆ ئاگات لە عێراق هەر نییە، نازانی ئەم عێراقە چیت یا ئاگوزەرێت. ئەو کاتە ئەگەر وای لێ هات تۆ نەتوانی دەرەجەیەکی باش بەدەستبێنی، پیاوێک نەیتوانی کاری هاوسەرێتی لەگەڵ خێزانەکەیە بکە، ئینسانێ نەیتوانی دوکانەکەی بە جوانی بکاتەوە لەبەرکردنی ئەم یاریە، ئەو کاتە بەڵێ ئێمە ئەڵین حرامە بەکارهێنانی ئەو یاریە. زەرەر و زیانی هەیە بۆ تەندروستی و زەرەر و زیانی هەیە بۆ مادی، زەرەر و زیانیشی هەیە بۆ کەسایەتی و شیرازەی عایلە و خێزانەکانیشی پێتێکەچێت.